کاک ئومێد ئەنوەرە کە بەڕێوەبەر و لێپرسراوی دیسکە لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان تایبەت بەم پرۆژە جیهانیە گفتوگۆی زیاتری لەگەڵ ئاکەین. کاگومێت ئێستا لەگەڵمانە بەیانیت باش کاگومێت زۆر سپاس خۆشحاڵین سپاس کاتی خۆت ئێمە بەخشی بەخێر سەرچاو. بەڵێ سارا وەک باسم کرد ئێمە لەسەر ئەم بابەتە ڕۆژی جیهانی قوربانیانی جەنگ میوانمان هەیە کاک ئومێدە بەڕێز ئومێد ئەنوەر بەڕێوەبەر و لێپرسراوی دیسک لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان. کاک ئومێد بەخێر بێت. زۆر سپاس. بەڵێ سەرەتا لەوە دەست پێکەین چی هەبوو بۆ ئەو گرافیکی ئێمە باسمان کردبوو ئەم ڕێژە زۆری مناڵان کە دەبنە هۆی قوربانیانی جەنگ و بێسەرپەرشتە بن. دەستەکانتان خۆش بێ ئەوەی کە سیرمان کرد ڕێژەیەکی زۆر مناڵ هەنی بەداخەبوونەتە قوربانی جەنگ لە وڵاتی ئۆکرانیا، فەڵەستین، سووریا کەمانە هەموو دەرەنجامی ئەو شەڕ و کاولکاریەی کە لە دنیای ڕۆدا راپۆرتێکی ناخەژێن بوو چە منداڵ بەدڵنیاییەوە هەچ حاڵەتی هەچ جەنگێکە لە هەر شوێنێ ڕۆدا قوربانی یەکەم منداڵە لەبەروی منداڵ بێبەریە لەم شتانە نازانێت چیەوە کارەکەی. یەکێک لە کارە ساتەکانی جەنگیش ئەوەیە کە منداڵەکان خێزانەکانیان زۆر جارتیا ئەچن لەم حاڵەتەیە. تر بەپێی تەمانەکان منداڵەکان تووشی کۆمەڵێک گرفت و ناڕەحەتی دەرونی و تەندروستی و زۆر جارە بێتە هۆی کەمەندامبوونی مناڵەکانیش هەر ئەمێنن لە ژیانە بەڵام کەم ئەندامن هەندێکیان لەو منداڵانی کە قوربانی جەنگن توانای بیستن یاخود توانای بینین لە دەسەیان هەندێکیان لایانی دەرونیەکەیان ئەمەندە زاڵ بووە بەسەریانانی منداڵێک کە لە جەنگە وڵاتەکەی دەبینێت بە بۆنەی کاولکاری جەنگەوانە دایشی یا باوشی یا کەسێ نزیشی لەبەردەستیا بە بۆنەی جەنگەوە دەمرێت یان دەجارە منداڵە بە بۆنەی ئەم حاڵەتانەوە دایک و باوشی دیار نامێنە نازانێت چیشی لێەوە ئەمانە ژەم و کاریگەری ڕاستەخۆی لەسەر دەرونی ئەو تاکە بەجێ ئەهێڵێت و کە ئەکرێت هەموو لایەک چێ لایانی حکمی بێت چ لایانی ناحکمی بێت چه حاڵاتی بێ ئەکرێ هەمووی کار بکا بە پێشکەشکردنی خزمەت گوزارەکان بۆی بتواندرێ کەمێک لەو لایەنان دەرونیی کە لە سەرێتی کەمێک لەو ناخۆشەی ئاهوانتر کرێتەوانێ و بگەڕێتەوە باری جارانی خۆی منداڵەکە. بەڵێ باشە کاگومێت ئەم ڕۆژە ساڵێک دانراوە بە دیاریکراوی لە وڵاتان یاخود بە دیاریکراوی بابینە هەرێمی کوردستان و عێراق چ چالاکێک ئەنجامەدرێ بۆ ئەوەی کە لایەنە پەیوەندیدارەکان بایەخی زیاتر بە مناڵانی قوربانیانی جەنگ بدەن ژینگەیەکی تەندروستیان بۆ دابین بکەن بۆ ئەوەی بتوانن لە کۆمەڵگەدا لە داهاتوودا جێدەستیان دیار بێت. لای ئێمە چی کراوە بۆ مەبەستە و ئەم ڕۆژە جیهانیە کەی دانراوە چ ساڵێک؟ ئەم ڕۆژە کە بڵیندان دراوە و چالاشیانی تێ ئەنجامەدرێ خۆشبەختانە بۆ نمونە وەکو بە ڕێسان ڕاگەیاندەکان ڕۆژەکە ئەپدەیتەکەنەوانەیە وەکو ڕێکخراوەکانی قسە بکەین بیزاد ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بە تەنیا تەرکیز ناکاتە سەر ڕۆژێکی دیاریکراو بۆ ئەم حاڵەت و چالاشێکی تێدا ئەنجامدا بە درێژایی ساڵەکە لەسەر هەموو جۆرێک لەم جۆرانە هەم خزمەت گوزاری هەم ڕێنمایی هەم وەشیاری لەسەر ئەم کەیسە بەردەوامە. بەڵێ بەردەوامە ینی بڵین فترەیەشی زەمەنی هەبێ لە هەر شوێنێ حاڵەتێکی وە هەبێ بیزات لە ئەو کاتی کە باڵین ئاوارەکان بیزات ئاوارە پەنابەرەکان هاتنە هەرێمی کوردستان ئەوانەی لە ئاوانە لە خوارونەوە ڕاستی ڕاقاتن هەندێک لە کەیسەکان حاڵەتی بۆ شێوازانیان هەبوو کە دایک باوشیان لە دەستدا بوو تووشە حاڵەتە بووبوونەوانە دەرە خۆشبەختانە ئەو کەیسانی کە لەلایەن هاوڵاتیانەوە لەلایەن خەڵکی ترەوە یاخود خۆیان ئەگا بەدەست ڕێکخراوەکان بیزت ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کاری وردی لەسەرەکات و تا ئەو سەری کەیسەکە لەگەڵ یاچێ بۆی هەموو هەنگاوەکانی بۆ جێبەجێکرێت و منداڵەکە لەباری ئاسایی ژیانی خۆی دابێت بە تەنیا لایەنێکیش بەز نییە دەکرێت لەبەروی منداڵ دوا ڕۆژی منەتەوەیە کە دوا ڕۆژی کۆمەڵگەیە هەموو تاشێک بەرپرس بێت لە گرنگیدان بە بەها و بە گرنگیدان بە توانا و لێهاتۆکانی منداڵ بۆ ئەوەی کۆمەڵگەیشی تەندروست فراهەم بهێنرێت لە چوارچەوەی گرنگیدان بە جێبەجێکردنی مافەکانی مناڵ کە خۆی لە 54 بەندە بینێتەوانێت و بەپێی
مافەکانی منداڵە بەندیەکە ئاماژەی پێکە ئەسکەس لە خوارەژدە ساڵ بێت تعریفێکی کردو بۆی کە ناوزەندی کردو بە منداڵ ئەکرێ لە خوارەوە تەمەنەوە هەموو لایەنێکمان بەرپرزمی لەوەی کە تووشی هیچ ڕوودان و حاڵەتێکی نەخوازراو نەبێ و ئەگەر تووشی بوو ڕێگە چارێکی بۆ دیاریکەین و بۆی چارەسەر بکرێت. کاکومێت ئەو بۆ ژیانی بە شێوازێک ڕێک دەخرێتەوە لەلایەن ڕێکخراوەکانەوە واتە ئەو شتانەی دەکرێت و چالاکیانی دەکرێت ئەو گرنگی پێدانی کە هەیە بۆ باری دەرونی مناڵەکە چین واتە چۆن ئەستێپەکانی چۆن لە پرۆسی بەڕێوەبردننی کەیسە هەنگاو بانگاو لەگەڵ ڕۆ کە هەر لە دەستنیشانکردن و تاوەکو گاتە داخستنی کەیسەکەش مەش لەلایەن کەسانی پسپۆڕەوە کە لە بواری دەرونی وردا بزانن ئەم حاڵەتە هەتا چەند کاریگەری هەبووە بەداخوانە ئالە لەکسران تووشی زەبری دەرونیە بن کە حاڵەتێکی قورسە بەجل سەودوان کۆتایی نایە جاریەوە بە 3 مانگ تا 6 مانگ لەگەڵ منداڵەکە دەڕا بۆی ئارامتر بێتەوە لەو حاڵەتی تایەتی لەلایەن کەسانی پسپۆڕەوە بە وردی کاری لەسەر ئەکرێت و لە چوارچێوی تریشە هەت چالاشیەوەش خزمەت گوزاریشی تری پێویست بێ بە پێی جۆری کەیسەکە کاری لەسەرەکرێت. باشە کاگومێت بە چ شێوەیەگا بە چ میکانیزمە کار لەسەر دەرونی ئەو مناڵانە بکرێت بۆ ئەوی دواتر لە کۆمەڵگایە نەڕوخێن؟ ئەکرێ هەموو لایەنەکان پێکەوە کار لەسەرەوە بکەن چکە منداڵانە دوجار پێیانەوترێ منداڵێکن دایک و باوشان نەماوە لە ژیانە بەرکەوتەی جەنگ و کارە ساتێکە بە سیستەماتیشێک لەلایەن هەم حکمی و ناحکمی و هاوڵاتی و کەسانی نزیکی کەسەکەش بە جۆرێک هەڵس و کەوتی لەگەڵا بکەن ئەم منداڵە لە داهاتووە هیچ کاریگەریشی دەرونی لەسەر نەمێنێ باڵین داهاتۆکەی تۆزێک بە دوورتر ڕاستەوخۆ کاریگەرەکەی لا ناچێت ڕەنگە بە 6 مانگ دێتەوە جاروبارەم حاڵەتە ڕۆدا ئەکرێ بە ڕێگەی جیاوازەیە کە لە بابەتە دەرونەکانە چارەسەرەکە بۆ نەڕێگەی CBT Cognitive Behavior Therapist یان ڕێگاکانی تر بەکارێن بۆ چارەسەرکردنی ئەو حاڵەتانە. کاگومێت هیچ داتاکێ لە کاتی هەبوونی ئاوارەکانە ئەو مناڵانە تۆمار کرابێت کە چەند مناڵن بارودۆخی دەرونیان ناجێگیر بووە؟ وەکو داتایەک بڵین بارودۆخی دەرونیان ناجێژیر بوو بێ وەکو داتای شومان لە بەردەسانیە بەڵام حاڵەتی لەو شێوازانەمان هەبووە کە بە وردی کارمان لەسەر حاڵەتەکان کەمنیان زۆرە بەپی ساڵەکان گۆڕانکاری لێ بەسەر هاتوونە سەرەتای هاتنی ئاوارەکان بۆ ئێرە حاڵەتەکان زۆرتر بوون لە ئێسادا حاڵەتەکان کەمترە. باشە کاگومێت لە کاتی جەنگی دژی تیرۆریستانی داعش چی بۆ ئەو مناڵانە کراوە بە تایبەت ڕێکخراوەکان لە چوارچێوە ڕێکەوتنامی مافەکانی منداڵە ئەوەی کە لە هەرێمی کوردستان بوو بێت و بە پێ ڕێکەوتنامی مافەکانی منداڵ بەبێ جیاوازیکردن لە بینی هیچ منداڵێکە لە ڕووی نەتەوە ئاین ڕێگەز ئەدیانی شەوانێ هەچ خزمەت گوزاریشی پێویست بێ بۆی کراوە بۆ منداڵەکە بۆی لەباری ئاسایی ژیانی خۆیان بێت و هەست بە ژیانی منداڵەتی خۆی بکات. باشە لەلایەنی جەستەیەوە ئەگەر بۆن منە چەندی مناڵ هەیە بەهۆی جەنگەوە بەشێکی جەستەی لەدەست دەدا ئەمە کاریگەریەکی زۆری خراپی ئەبێ لەسەر جەستەی چی دەکەن واتە هیچ خزمەت گوزارێکیان پێشکەشەکرێ بۆ ئاسانکردنی بارودۆخی ژیانیان بەتەشید لە چوارچێوە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان ئەگەر بابەتێکی گفتوگۆی لەسەرکەین بەرنامەیەکمان هەیە پێوترێ بەرنامەی تەندروستی کە کاری زۆر باش و کاری زۆر وردیان لەسەر حاڵەتانە کردووە بۆ ئەوەی هەم منداڵەکە ئەگەر پێویستی بە نەشتەرگەری و یاخود حاڵەتێک بوو پێویستی بۆ بوو بێتەوە باری یاسایی خۆی تەندروستی بۆیان کردووە و ئەگەریش پێویستی بە پێداویستەکانی تر هەبێ بۆی هەر لە ژیان بەردەوام بێ هەمووی بۆ دابینکراوە لەلایەن پرۆگرامی تەندروستی لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان. بەڵێ باشە کاگومێت ئێمە باسمان لە ڕۆڵی ڕێکخراوەکان و لایەنە پەیوەندیدارەکان کرد سەبارەت بەم کەیسە ئەی ڕۆڵی کۆمەڵگە چیە لەو بارەوە؟ خۆی کۆمەڵگە ڕۆڵێکی ژێڕێت ینی کۆمەڵگە ڕۆڵی پلەیەکە ژێڕێ ڕەنگە بەتەنیا بۆ نمونە ڕێکخراوێک بەتەنیا بەس نەبێ بۆی بتوانێت کۆنتترۆلی ئەم هەموو حاڵەتە بکە یا شاری کۆمەڵگە دەورەبینە وە شاری کۆمەڵگە لە یەشێکە لە خاڵە گرنگەکان شێت هەتا کۆمەڵگە و شاربێ حاڵەتەکان ئاساییترە بێتەوە ڕێکەوە ئەتوان هاوکار بن ئێمە لە باڵین هۆشیاریە دین بە کۆمەڵگە بەعام لە خوێندنگەکانە لە ناو بازاڕە لە شوێنە گشتەکانە لە هەر شوێنە دەرفەتێ بڕەخسی هۆشاریمان داوە بە کۆمەڵگە لەسەر پاراستنی منداڵ و چۆنێتی هەڵسوکەوتکردن لەگەڵ منداڵە و بە تایبەتی منداڵی خاوەن پێداویستی تایبەتیش کە یەکێکە لە حاڵەتە تایبەتەکان چۆن مامەڵی لەگەڵا بکرێت چۆنە منداڵە هەست بە کەمی خۆی نەکات چۆن هەستکا کە تاشێکی گونجاوە لە کۆمەڵگەیە بە بەردەوامی ئەم هۆشیاریانە دراوە خۆشبەختانە زۆربەی خوێندنگەکانی سەرڕاستەخۆ خۆیان ساڵانە داوای ئەوە ئەکەن کە
لەسەر بابەتەکانی پاراستنی منداڵ لەسەر ناسانی جۆرەکانی تونند و تیژی چۆنێتی گفتوگۆکردن کە ئەمانیان بۆ بکرێت لەلایەن ڕێکخراوی ناوپارێزی کورسان و کە لایەن تیمێکی شارەزاوە دەچن لە ڕێگەی سیمینارە و هۆشیاریە هەم بە بەخێوکاری منداڵەکە دەدرێت هەم بە مامۆساکە دەدرێت هەم بە خوێندکارەکانیش دەدرێت بۆی بەشکڵێکی ئامۆشیاریان هەبێتەوانێت لەسەر چۆنێتی پاراستنی منداڵ لە هەش حاڵەتەیە کە ڕوبەڕووی گرفتێک دەبێتەوانێت و تەنها بەمە شۆنات لە کۆمەڵگەشان زۆر جار لە ناو بازار شوێن و شوێنکارەکان یان ئەو بەخێوکارانی کە منداڵەکانیان دەنێرن بۆ کارکردن ئەمانە هەموو هۆشاریان پێدرێ و باسی کاریگەرێ خراپەکانی منداڵەکەن بەگەر بەم شێوازە بەردەوام بێ وە ئەگەر بەم شێوازی تر بەکاربیێنین منداڵەکە بەرەو چاخارێکی باشتر ئەڕات لەبەرەوە بە کۆمەڵگە ڕۆڵی بەرچاو ئەژێڕێت لە وەشێ لە بڵین لەوەی کە منداڵ بپارێزرێ لە هەموو جۆرەێک لە جۆرەکانی نیگەرانەکانی پاراستنی منداڵ. بەڵێ کاکومێت وەک باسم کرد ینی چەندی مناڵ تووشی ئەم کێشانە ئەبێت و پێویستە ئێمە هەمومان ئاگامان لێبێ بکاتە ئەمە لایانی کۆمەڵگە ڕێکخراوەکان لە بینی یەکتریە یاخود چۆنە پەیوەندیەکانیان پەیوەندیەکی باشیان هەیە بۆ ئەم ئامانجە ڕێکخراوەکان بە ئام پەیوەندیشی پتەویان هەیە لە بینی خۆیانە کاتێک حاڵەتێک بە شێوازە دروستە بێ حساب بۆ نمونە ئێمە گەر حاڵەتێکی وا هەبێ وا داینە کەسەکە منداڵەکە لە هەمان کاتە لە ماڵەکەی کەسێکی گەورەتریشەیە ئێمە ڕێکخراوی ناوپارێزی کورسان لە 12 ساڵەوە کارەکە بۆ 18 ساڵەکە لەگەر ڕێکخراوەکانی ترا کۆنتە بڵین پەیوەندیەکان ئەوەندە پتەوە ڕاستەوخۆ ئەو ڕێکخراوانی تر کە بوارەکەن لە بۆنە لە بواری ژنانە لە بواری کەسانی سەر و 18 ساڵە کەیسەکانی بۆ ڕەوانە ئەکرێ ئەوانیش خۆشبەختانە کاری لەسەرەکەنانی ئەو ڕێکخراوانی کە کارەکەن پەیوەندیشی پتەویان لەگەڵ شارەکانە لە تاوای هەرێمی کوردستانە زۆر جار کەیس هەیە بیزاد ئێستا بۆ ڕەنگە پرسیاریش بە کەیسێکی بۆن لە هەرێمی کوردستان کاری لەسەرەکرێت بەڵام دوای 3 مانگ ئەم کەیسە ئەڕات بۆ دهۆک لە سلێمانی کاری لەسەر کراوە چۆن لە دهۆک کاری لەسەرەکرێت دوای ئەمە یاخود دەڕوا بۆ کەرکوو یا بۆ یەکێک لە شارەکانی تر ئەو شوێنانەی بۆ نمونە ئۆفیسی ڕێکخراوەکانی لێیە ڕاستەوخۆ ئەم لایەنە ئاگادارەکرێتەوە کە ئەچی بۆ شوێنێکی تری ئەمە ئەم ڕێکخراوە هەیە بۆی ئەم حاڵەتێتەوە بەم شێوازە هەر بەردەوام بێ خزمەت گوزارێکە و پێشەشکرێ لەوێ ئەو ڕێکخراوە پەیوەندی پێواکاتەوە سەر لەنوێ کاری لەگەڵاکاتەوانێ و وە فایلی کەیسەکەشی لەگەڵا شێرەکرێ بۆی بزانێت تاسە چی بۆ کراوە بە چه قۆناغێکی تر کاری بۆ بکرێت. باشە کاگومێت با ئێمە زیاتر فۆکەسمان لەسەر ڕۆڵی ڕێکخراوەکان بێت ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان یاخود تەواوی ڕێکخراوەکان لەسەر ئاسیا هەرێمی کوردستان و با بڵێن عێراقیش بەگشتی تا چەند سوودتان لە ئەزمموی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بینیوە لەسەر ئەم کەیسە گرنگ و هەستیارە لە ناو کۆمەڵگادا ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەم کارانە ئەکەن زۆرجە بە فترێکی زەمانی یاخود هەماهەنگیتان لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان پرۆژی هاو بەشمان هەیە لەگەڵیانە ئەنی بە تەنیا زۆرجار ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە دێنە ناو عێراق و هەرێمی کوردستانیش لەگەڵ ڕێکخراوەکانی ترا کارەکەن بە هاوبەشی بۆی بزانن چیەکەن و چی ناکەن و کارەکانیان بە شازێکی باشتر بڕە لەبەرەوە بە ڕێکخراوەکان لەم حاڵەتە پەیوەندیشی زۆر پتەویان هەیە بۆ کارکردن لەگەڵ یەکە ئەوش لە ڕێگەی بابلین فەند و پرۆپۆزەڵ و پرۆگرامەکان تا چەندێکە گرێتەوە لەگەڵ ڕێکخراوانە کاری لەسەر بکەن کاری لەسەر ئەکرێت و زۆر بە وردیش کاری لەسەر ئەکرێت و بە پێی ئامانجی ڕێکخراوە و چۆنێتی پێشکەشکردنی خزمەت گوزارەکان بۆ ئەو کەیسانە کار لەگەڵ ڕێکخراوەکانی تراکرێ و ڕێکخراوەکان بە گشتی ڕۆڵێکی بەرچاویان هەیە لە خزمەتکردنی منداڵە ڕێکخراوی ناوپارێزی کورسان بە لایانی پەیوەندی تا چەند هاوکارە لەگەڵتان هەموو لایەنەکان ئەگەر وەکو ڕێکخراوی ناوپارێزی کورسان هەموو لایەنەکان چه حکومی چ ناحکمی بە هەموو شێوازێک هاوکار بوونە لە کار ئاسانی بۆ ئەو کەیسانە ئێمە زۆر جارێک کەیسێک دێت دابڕاوە لە خوێندن بە نمونەوەریگرین تەنیا ڕێکخراو ڕەنگە قورس بێ بتوانێت ئەی کات ئەم کارە بەڵام زۆر قورسە و زۆر کاتی وێ هیچی بە سەپۆرتی زیاترە بۆ نمونە پەروەردە پەیوەندیمان لەگەڵ پەروەردەیە خۆشبەختانە ئەوان هەمیشە دەرگایان کراوەی بۆ حاڵەتە کە حاڵەتی شوایە هەموو کار ئاسانەکانەکەن بۆی منداڵەکە بچێتەوە بەرخوێندن یاخود منداڵەکان کە نەخۆشن لەگەڵ نەخۆشخانەکان پەیوەندیشی تاوا هەیە و لایەنە حکمی ناحکمەکان هاوکاری تەواوی ڕێکخراوی ناوپارێزی کوردستانن
بۆ بەرەو پێشچوونی کارەکان و زیاتر خزمەتکردنی منداڵ. هیچ کێشەیەکتان نییە ببێتە هۆیەوەی کە ینی ببێتە هۆیەوەی کە نتوانن باشتر خزمەت بکەن، باشتر چالاکیەکانتان بەرەو پێشەوە بڕن لە ڕووی فەمدەوە یاخود هەرچیەک بێت. بەپێی ساڵەکان گۆڕانکاری بەسەرادێت لە ئێستا ساز بخوا هەموو لایەنێک هاوکار و ئێمەش ئەوەی لە توانامانە بێت ئەیکەین بۆ خزمەتکردنی منداڵ. دەستان خۆش بێت. بەڵێ کاک ئومێد من پرسیارێکی کەم هەیە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بەردەوام چالاکی جۆراجۆری هەیە لە سەرجەم سێکتەرەکانە. بابزانین وەکو بەڕێوبەر و لێپرسراوی کەیس لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان پلانتان بۆ ساڵی 2026 چییە؟ یاخود با بڵین دیارترین چالاکیەکانیشتان لە ساڵی 2025 چی بۆ؟ دەستخۆش دیارە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان معلومە لای وەڕێسان لە ساڵی 1991ەوە دامەزراوە هەتام کاتە هەر ئیشەکات وە لە چەند پرۆگرامێک پێک دێت یەکێک لەوانە پرۆگرامی تەندروستیە بۆ هەموو منداڵانی کە حاڵەتی تەندروستیانە بە هەموو شێوازەکانی و کاری لەسەرەکات. پرۆگرامێکمان هەیە گەنجانە، پرۆگرامی پەروەردەمان هەیە و پرۆگرامی پاراستنی منداڵ هەیە. پرۆگرامی پاراستنی منداڵ چەند پرۆژەیەشی ئەساسی هەیە کە هەموو ساڵێک کاری لەسەرەکات و ئەپدەیتەکات و باشترەکانی. یەکێک لە پرۆژەکانی پرۆگرامی پاراستنی منداڵ بریتیە لە بەڕێوەبردننی کەیس. ئەم پرۆژەیە ناکرێت باسێندرێ لەبەرەوەی بە هەموو حاڵەتێک و هەموو کاتێک کەیسەکان هەیە و ڕوبەڕووی با بڵین هەموو لایەنەکان ئاڕاستی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانەکەن و بەپێی ئەو کارانی کە ئەیکەین زۆر بەوردی کار لەسەر کەیسەکانەکەین، هەر لە سەرەتای دەستنیشانکردن و هەڵسەنگاندن و پلانی کەیس و جێبەجێکردنی خزمەتگوزاری بەدواداچوون و هەتا داخستن و کەیس کۆنفرانسەکانی شەمۆنگاوەکانی بۆ جێبەجێکەین. وە پرۆژەیەکی تر هەیە هەر لە پرۆگرامی پاراستنی منداڵ پرۆژەی گرتنەخۆی پێوترێ. ئەم پرۆژەیە زیاتر ئەو منداڵانە دەگرێتەوە بۆ منداڵانە دەبێت کە با بڵین باوک دایکیان لە دەستداوایە هیچ سەرچاوێشی داهاتیان نییە، هیچ دەخلێکیان نییە بۆ ئەوەی بەردەوام بن لە خوێندن یاخود بەردەوام بن لە ژیانی ئاسایی خۆیان. ئەم منداڵانە هاوکاری ئەکرێن بە کاش بۆەوەی منداڵەکە لە ژیانی ئاسایی منداڵانی جەنگ یاخود بەگشتی ئەو منداڵانی کە بە پێ هەڵسەنگانەی بۆ یەکرێت تەنهایی جەنگ نییە، هەموو منداڵەکان ئەوەی پێویستی بە و جۆرە خزمەتگوزاریە هەبێ ئەیکەچێم منداڵ هەیە لە جەنگی شانیە بەرکەوتەی لەگەڵ جەنگانە بووە بەڵام باوشی نییە لە ژیانە، هیچ بەخێوکارێکی نییە، ناچار ئەوێ خۆی بڕابەرەوە کارکردن بۆ ئەوەی نەڕات بەرەوە ئەو ژینگە خراپە مانگیانە ئەو هاوکاری بەکاش ئەکرێت وە خزمەتگوزارەکانی تری پێشکەشەکرێت بۆ ئەوەی بەردەوام بێت لە پرۆسی خوێندنی خۆی ژیانی ئاسایی خۆی و هەر منداڵێکیش یاخود هەر کەیسێکیش کە لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کاری کە لەسەرکرێ ڕاستەخۆ پاڵپشتی دەرونی کۆمەڵایەتی منداڵەکە وە زایدەن خێزانەکە دەکرێت کە بە تەنیا ناتواندرێ منداڵەکە بە یەک ئاڕاستە چارەسەگرێ. خێزان چەندێ هۆشیار بێت چەندێ خێزان ئامادەی تیابێ بۆ ئەوەی منداڵەکە بەرەو باشتر بڕوە ئەوەندە بۆ ئێمە دڵخۆشکەرەیە لەبەرەوەی خێزانەکە بەردەوام لەگە منداڵەکەیە و پلەیەشێتی و توانێت کارەکان ئاسان کات و منداڵەکە لە دۆخەکە تێپەڕێنێ. ئەو پرۆژەیشی ترمان هەبوو پرۆژەی چاودێری و پاراستنی منداڵیشکە ئەم پرۆژەیە لە دهۆک و سلێمانی کاری کردو ئەم ساڵیش بێتەوە لە هەر سێپارە ئەم ساڵ لە هەولێریش لەر سێ پارێزگاکە کار دەسەکاتەوە بە کارکردن بۆ چاودێریکردن و پاراستنی ئەو منداڵانەی کە لە سەرجادە و ترافیک و شوێنەکانان یاخود لەلایەن خەڵکەوەی استیغلالەکرێن بۆ کارکردن. خۆشبەختانە لە ساڵی 2025 لە هەردوو پارێزگای سلێمانی و دهۆک 1300 منداڵ توانراوە دوور بخرێتەوە نێو کاریان لەسەر بکرێ بۆ جارێتتر نەچنەوە کارکردن و ئەوانەی پێویستیان بۆ دابڕاوە لە خوێندن بکرێنەوە بەرخوێندن و ئەوانەی پێویستیان بۆ پاڵپشتی دەرونی هەبوو یان هەر زۆرێک لە زۆرەکانی تری خزمەتگوزاری هاوکاری کراون بۆ ئەوە 1300 منداڵ دوور خراوەتەوە لەو ژینگە مەترسیدارە بەشێکە لە پرۆژەکان لە پرۆگرامی پاراستنی منداڵەوە پرۆژەیەکی تریشمانەیەش پرۆژەی هۆشیاریە بە بەردەوامی بە پێی هەموو ساڵەکان هۆشیاری بۆ هەموو چین و توێژ و کانی کۆمەڵگە دەدرێت لەسەر بابەتەکانی پاراستنی منداڵ کە لەلایەن تیمێکی شارەزای و ڕاهێنرا و بەردەوام ئەپدەیتی خۆیانەکەنەوە لەسەر مافەکانی مناڵ و بابەتەکانی پاراستنی منداڵ و وە چ شتێک باشە بوترێتەوە بۆ منداڵ و
دێشێکی تر لەو پرۆژانە کە لە پرۆگرامی پاراستی منداڵە تۆزێک بە کورتی لە بەرەوەی کاتی بەسەر پێ دوترێ SPSS پاڵپشتی دەرونی کۆمەڵایەتی کەمەش لە کازیوەکانە ئەکرێت بۆەوەی ئەو منداڵانی کاتە فەراغەکانیان هەیە لێەوە بتوانن هەم جۆری کەیسەکانیان دەستنیشان بکرێ هەموو پرۆگرامەشان پێشێر بکرێت و هەست بە ئارامیشی دەرونی بکەن. بەڵێ بەردەوام ڕۆڵ و چالاکیەکانی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان جێیش ستایش و پێزانینە بەڕێز ئومێد ئەنوەر بەڕێبەر و لێپسراوی دیسک لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان سوپاس کە ئەمڕۆ کاتی خۆت بە ئێمە بەخشی سەرکەوتوو بنەوە هەمیشە. زۆر سوپاس. دووبارە بەخێر.